ئەم سەیدنا ئیبراهیم عەزیزەیەکی خوای گەورە کردوێتی بە نمونە بۆ ئێمە لە ئیمتیحانەکانیا دەرچووە. ئەتا ئێستا ئێمە دوو ئیمتیحانیمان ئاگا لێیە. وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين. خوای پەروەردگار سەیدنا ئیبراهیمی ئیمتیحان کردووە، یەکەم لە غیرەتی خۆی کە بەتەنیا بووە و ڕۆیشتووە بتەکانی شکاندووە، دووهەم هەڵوێستی لە باوکی فلما اعتزلهم ما يعبدون من دون الله. امتحاني سيم هلويفتي لقومكي خوي كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء. أما هلويفتي سيميتي إني مهاجر إلى ربي خزانك يبا وإذا بوشوية لمكة يعني هلتو كهستا صحرايك آوي ليني وهيج تيشي ليني وفرمي إني أسكنت ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم كامتحاني شوارميتي بو يا خوي پروردگار فرمي لوي كسيدنا إبراهيم أمتك بتنيا إيوش وكو آحاد خوتان اقتداء بيبكن. إن إبراهيم كان أمة قانتا لله حنيفا ولم يكن من المشركين. إبراهيم بتنيا بو خوي أمتك هو توابو خوي فروديار كأفرمي ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف كداوای لێکردوین ئومەتێک لە ئەهلی ئیسلام پێک بێنین بە دوو شێوە داوای لێکردوین. شێوەی یەکەم لە ئاحادی ئێمە یەکیەکی ئێمە وردە وردە لەسەر دەستوری سەیدنا ئیبراهیم ئێمە ئەخلاقیاتی خۆمان پەروەردەکەین، غیرەتی خۆمان وەکو هی ئەو بجوڵە با لە فەساد دەست بێت. خۆ بە تاقی تەنیا ڕۆیشتووە هەموو بتەکانی شکاندووە، ئەشیزانی ئەگەر ئەو خەڵکەیەکی بۆ کزێکی لێدەن هەرەی کوژنەوە. پاشان هەڵوێستی لە باوکی، هەڵوێستی لە قەومەکەی، هەڵوێستی لە بەجێهێشتنی خەڵکەکەی خۆشی ئینی مهاجر إلى ربي. چونکە ئینسانی مسلمان دینەکەی بە کۆڵیەوەیەتی لەکوێ دینەکەی ئەتوانێت تەطبیقکە ئەچێ بۆ ئەو شوێنە. بۆیە هیجرەت لەسەر پێغەمبەران هەمویان هیجرەتیان کردووە چ جای خەڵکێکی تر.